دەستخۆش بێ دکتۆرگیان پرسیارەکەی من ئەوەیە هەموو کەسانی کاچن نەشتەرگەریەکەن پێویستیان پێیەتی کە و نەشتەرگەریە بکەن نەشتەرگەری جوانکاری. من ئەمە ڕاپرسیەکەم کرد کاتی خۆی لەگەڵ کۆمەڵێ لەو پزیشکانە و لەگەڵ ئەوانەی لە بایۆلۆجیستوانەی لە بازی بواری زیندە زانیا ئیشەکەت وە سێ چوار دیراسەشم خوێنوەتەوە تقریبەن ئەڵێ لە 185 ئەمە یەکێ لە دراساتەکان دراساتی ئەمریکیە دراساتی تر هەیە زۆربیان لە دەوری 80 بۆ 85 ئەڵێ ئەوانەی نەشتەرگەریەکەن پێویست ناکە بەڵام معجیبە بە گۆرانی بێژەم و مەسیدێ وەکو هاوسەرەکەی ئەم بۆ لاساییکردنەوەی کەسانی تر هەیەوێ بڵێن وەکو ئەو وایە لە کاتێکە نابێتەوە وەکو ئەو وابی ئەبێ هەر کەسێ وەکو خۆی وابێ خی گەورە هەر یەکێکی تۆی دروست کردۆ فۆشیە نعمەتخانی دووشۆ نعمەتخانە نابێت نعمەتخان بێ بە فۆشیان نابێت خی گەورە گەرویزە دوانی وەکو تۆی دروستەکەن نابێت هەر یەکە و کەسێتی خۆی هەیە پەنجەم کەستان بینی و پەنجەمەرەکانان وەکو یەک بێن هەمووی هەر یەکە و تایبەتمەندی خۆی هەیە چۆنە بێ شکل و جسم و عەقڵ و شخصیت و کەسێتی وەکۆ بێ چۆنە بی بە کۆپی کەسی تر بەڵێ توێژینەوەکان بڕۆ بخوێنەرەوە لە 180 بۆ 85 ئەڵێ لەوانی لە هەندێشە 90 بێ ینی لە 100 کەسا 85 کەس پێویستی بە نەشتەرگەری نییە پارێکی زۆری یا بە بەلا پێویستی پێی نەبووە نە لێوی بە نەوعێ بووە نە لە حادسەی سیارەیەکە شێواوە نە بە سووتان شێواوە تا پێویستی بە جوانکاری هەبێت آخر هەیە سووتێ ئەوە نیە ئاگروشت پێویستی بە جوانکاری هێشم عملیاتێکی بۆکەی بۆ پێستی بۆی بێتەوە بە ئینسانە نزیک بێتەوە لە ئینسانەکە و نەشێوێت هەیە لە حادسەی سیارەیە شوێن یشکەیە دەم و چاوی عەزێتی پێگا شتێگە بێ ئێسقان ئەمانە ئەبێ چەند ئاگوانە بەڵام ئەم خاتوونە هیچ عیبێکی نیە ئێستا و جەنابتان بینیوتانە دڵنیام لە هەمومان ڕێک و پێکترە بەڵام لێرەیە لەم ئەشکەیە وەسواسیە دروست بۆ کەوان نییە هەست بە کەمیەکە هەستی ژنەکە بە کەمی کەسێتی لاوازە کەوتوتە ژێر کۆنتترۆلی هاوسەرەکەیەوە هاوسەرەکەشی وەسواسە والله ئەمە نەتیجەی نابێت ئەمە دەرەنجامێکی زۆر خراپیە بێ ئەگەر بەم شێوە بەردەوام بێ لەبەرەوە ئەوە من دەرەنجامی توێژینەوەیەکە هەندێکیانڵێ هەشتان دیشانە 5 بەڵام توێژینەوەی تریشێ لەوە زیاتریشە کاڵی پێویست ناکە لای لە 115یان پێویستی پێ بووە ئەمە بە بۆچوونی چێە ئەو پزیشکانی کە چاوپێکەوتنیان لەگەڵاکردون کە خۆیان مەسلحەتیان لەوایە و کەس نەشتەرگەری بکە ئەوان نەڵێن لە 185 اینجا ئەگەر بێت و تۆ لیژنەیەکدا بنێی بە معیار و بە پێوەری زانستی هەڵی سنگێنێ و مەسلحەتی لە نەشتەرگەریانە بێت دڵنیامە لە 95 پێویست پێێنێ لە 105 لەوانی پێویست پێ بێ بەڵام ئیتر بەداخەوە ئاوا دروست بووە